سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران. زۆر خۆشحاڵم بە بەرنمەیەکی تری ئێمە و بینەران ئەبمە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. ئەم بەرنمەیەش وەکو بەرنمەکانی هەموو هەفتەیە کۆمەڵێ نامە و پەیامی ئێوەی خۆشەویست لە خۆدەگرێت کە یەکە پێشکەشتانی یەکەم پێش دەستپێکی بەرنمەکە با بڕۆین ناوبڕی گوێربگرین اینجا دەستپێکەین. فەرموو. هاوڕێنەریمان لە کرماشانەوە نامێکی بۆ ناردوین و نووسیویەتی لە 6 مانگی هاوین و پاییزی 1440 لە کاتێکدا حکوومەتی چوارزەهەم هێشتا دروشمی بنیاننانەوەی متمانە و چاکسازی پێکاتەیی پەروەردە و فێرکردن دەدات، شەپۆلێکی تازە لە بەرخوردی ئەمنی دادوەری و ئیداری دژ بە چالاکوانانی سندیکای مامۆستایان لە ناوچە جیاوازەکان ئێران تۆمارکراوە. شەپۆلێکە بە پێی داتا بەردەستەکان نەک تەنها لە توندی سەرکوت لە ساڵانی پێشوو کەم نەبووتەوە، بەڵکو لە هەندێک پارێزگا لەوانە لە کوردستان بە شێوەیەکی سیستەماتیک ڕێکخراوتر و بەربەڵاوتر بەردەوامی هەیە. پێداچوونەوەی بەکوێ راپۆرت و هەواڵە بڵاوکراوەکان لە پەیجە مەجازیەکانی ئەنجومەنی هەواهەنگی ڕێکخراوە سندیکایەکانی فەرهەنگیان نیشان دەدات کە لانی کەم 36 مامۆستا و چالاکوانی سندیکایی لەم ماوەی کورتەدا ڕوبەڕووی جۆرەها مەحدودیەت و سەرکوت بوونەتەوە، لە دەستگیرکردن و بانکردنی ئەمنیەتیەوە تا دەرکردنی حکمی زیندان، دەرکردنی هەمیشەیی دوورخستنەوە لە خزمەت، خانەنشینی زۆرەملێ بە دابەزینی پلە، دوورخستنەوەی ئیداری، قەدەغەکردنی دەرچوون لە وڵات، پشکنینی ماڵەکان و دەست بە سەرداگرتنی کەلوپەلی شەخسی بەردەوام بووە. زۆرترین ئاسی ئەم شەپۆلە لە کوردستانی گرتووەتەوە، شوێنێک کە تیادا
چالاکیە سەندیکایەکانی مامۆستایان لە سەرەتای دەیە هەشتادی هەساویەوە هەمیشە لەژێر چاوەدەری دامەزراوە ئەمنیەتیەکاندا بووە. تەنها لە مانگەکانی دواییدا 17 مامۆستای کوردستان ڕوبەڕووی حکمی قەتعی لێژنەکانی سەرەتایی و پێداچوونەوەی لێکۆڵینەوە لە سەرپێچیەکانی ئێدارەی وەزارەتی پەروەردە بوونەتەوە. بە پێم حکمانە 8 مامۆستا بە دەرکردنی هەمیشەی لە پەروەردە، 3 مامۆستا بە دوورخستنەوەی کاتی لە خزمەت واستە 6 مانگ تا 1 ساڵ، 3 مامۆستا بە خانەنشینی زۆرەملێ لەگەڵ دابەزینی پلێکار، 1 مامۆستا بە دوورخستنەوەی ئیجاری 5 ساڵە و 2 مامۆستا بە بێبەشکردنی لە پۆستە بەڕێوەبەریەکان محکوم کراون. دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 4 دەیەی دەسەڵاتیدا هەوڵی داوە لە ڕێگەی سڕینەوەی ناوەڕۆکی زانستی و پێشڕۆ لە کتێبە دەرسیەکان و جێگیرکردنی قەبارەیەکی قورس لە خۆرافاتی ڕزی و یاینی بە فێرکردنی کشانی خوێندکار بۆ قبولکردنی ڕەگەزی دووهەمبوون و ئەو پێگە نزمەی کە کتێبی یاسمانی پێڕەوابینیون بە دەرکردن و هەڕەشە و خستنەی ژێر گوشاری مامۆستایان و خوێندکارانی پێشڕۆ و تێکۆشەر و هەروەها بەدامەزراندنی ئاخوند و معالیمانی بەسیجی سیاسەتی کۆنەپەرستانەی خۆی بەسەر کۆمەڵگادا بسەپێنێت. هەڵبەت لەم بوارەشدا وەک باقی بوارەکانی دیکە ڕوبەڕووی شکست و ناکامی بووەتەوە. بێگومان ڕژیمی کۆماری ئیسلامی بە سیاسەتی ئەمنیەتی دەرکردن، دوورخستنەوە، بێبەشکردن و خانەنشینی زۆرەملێ مامۆستایانی تێکۆشەر هەرگیز ناتوانێت پێش بە گەشەی زانست و فەرهەنگی پێشڕەوی کۆمەلگا بگرێت و ناتوانێت بزووسنەوەی مامۆستایان و خوێندکاران لە بەدواداشوونی جاتخوازی و جەواکاریەکان پاشگەز بکات. ئەمانجی ڕژیم ئیسلامی لە دەرکردنی ئەم حکومانە سەرکوتی سیستماتیکی مامۆستایان خوڵقاندنی کەشی تۆقاندن و سڕینەوەی خوێندنگاکانە لە هێزی هۆشیار و پێشڕە و سەپاندنی بێدەنگیە بەسەر مامۆستایانێکدا کە جگە لە فێرکردن، ڕۆشنگری و خزمەت بە کۆمەلگا و بەرگری لە کەرامەتی ئینسانی خۆیان و خوێندکارەکان هیچ تاوان و هەڵەیەکیان ئەنجام نەداوە. ئێمە حکمی سیاسی و دژەمرۆیەکان و دۆسیە سازی دژی مامۆستایانی تێکۆشەری کوردستان بە توندی محکوم دەکەین و وێ ڕای پێداگری لەسەر ئەم ڕاستیە کە مامۆستایانی کوردستان وەکو بەشێکی گرنگ لە بزووسنەوەی سەرانسەری مامۆستایان هەمیشە لە ڕیزەکانی پێشەوەی خەباتی خەڵکی کوردستان دژی ستەم سەرکوت و هەڵاواردن ڕاوەستاون، خوازیاری هەڵوەشانەوەی دەستبەجێ و بێمەرجی ئەم حکمە دژە مرۆیانەیە. وێ ڕای دەربڕینی پشتیوانی تەواوی خۆی لەم مامۆستا شەریف و تێکۆشەران و بنەماڵەکانیان بانگەواز لە سەرجەم کرێکاران، زەحمەتکێشان و هێزە ئازادی خواز و یەکسانی خوازەکانی کوردستان و سەرانسەری ئێران دەکەین بۆ پشتیوانی لە مامۆستایان کە بەشێکی دانەبڕاوی بزووسنەوەی شۆڕژگەرانەی کوردستان و خەباتی کۆمەڵانی خەڵکن بۆ ڕزگاری لە ستەمی چینایەتی، نەتەوەی و ڕەگەزی. کاگ سابر لە نامەیەکدا نووسیویەتی یەکێک لە گەورەترین کێشەکانی بەشێکی بەرچاوی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئەوەیە کە زمانیان هەیە بەڵام گوێنە. بەردەوام قسە دەکەن بەڵام لەوە دەچێت توانایی بیستنیان نەبێت. کاتێک بەرپرسێک تەنها دەمی هەیە بەڵام نابیستێت یان تەنانەت وا دەنوێنێت بیستویەتی، بەڵام کاتێک لە کردەوەدا هیچ شوێنەوارێکی نابیندرێت یان نابیسترێ لە ڕاستیدا بایخی پێنادرێ. بەڵام بە هۆکاری سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بەتایبەت بە بڵاوبوونەوەی دەستڕاگەیشتن بە زانیاری و ئینتەرنێت ڕۆحی داواکاری کە لە نەسڵی نوێ پەرێسەندووە نەسڵێکە قسەکەی ڕاستەوخۆ دەکات ئیتر ماتڵی بیستنی بەرپرسانی حکوومەتی نابێت. هەر بۆیە لەم ساڵانەی دواییدا هەر کوێ کۆمەڵێک دروست بووە بەتایبەت ئەگەر کۆمەڵێکی گەنج بوو بێت وەک خوێندکاران، بەرپرسان زۆربەی کات ڕوبەڕووی ڕەخنەی تند بوونەتەوە. هەندێکیان لە مەیدانی گفتوگو پاشەکشەیان کردووە و هەندێکی دیکە پەنایان بۆ بەکارهێنانی وشێ تێکدەرانە و کاردانەوەی تند بردووە. دیارە کاتێک پرسیاری خوێندکار نابیسرێت فەزاکە ڕادیکاڵ دەبێت. ئەوەی کە ئەم شێوازە بەرخۆردە چ دەرەنجامێکی هەیە ڕوونە.
تاکو گفتوگۆ لە نێوان بەرپرسان و خەڵکدا باو بێت هێشتا دەتوانین هیوادار بین کە لە ڕێگەی گفتوگۆ مناقەشە و پرسیار و وەڵامەوە کێشەکان مەطرح بکرێن و تەنانەت چارەسەر بکرێن. بەڵام کاتێک بەرپرسێک یان بەگشتی دەستگای حکومی لە جیاتی وەڵام ڕوو دەکاتە سوکایەتی جنێودان یان سەرکوتی دەنگی خوێندکار ئەو کاچی ڕوودەدات. ئیتر کەس ماتڵی بیستنی ئەم یان ئەو بەرپرس نابێ دەنگی خۆی لە ڕێگای خۆی بەرز دەکاتەوە. خوێندکار هەست دەکات ئەم ڕێگایانە بۆ گەیاندنی دەنگ بە هیچ شوێنێک ناگەن چون پێکاتەی ئەم دەسەڵاتە بۆ گفتوگۆ و دیالۆگ نابن. ئەوان جگە لە زمانی سوکایەتی و هەڕەشە و سەرنجام سەرکۆت زمانێکی تر نازانن. هەر بۆیە لە نێوان خوێندکار و بەرپرساندا دابڕانێکی قوڵ شکڵ دەگرێ و متمانە نامێنێکە نەیشماوە. کاتێک کەسێک لە وەرگرتنی وەڵامێکی قانعکار لەلایەن بەرپرسەوە ناومێد دەبێت و لە هەمان کاتدا سەرزەنشت و سوکایەتی پێ دەکرێت و قسەکەی نابیستێت ئەنجامەکەی دروستبوونی بۆشایەکی قوڵە لە نێوانیاندا. ئێستاش کەلێنێکی نەسڵی بەرچاو لە ئێراندا هەیە و ئەگەر هەمان ڕۆت بەردەوام بێت ئەم کەلێنە دەبێتە دابڕانێکی تەواو. هەمویان بە یەک زمان قسە دەکەن بەڵام یەکتر تێناگەن و لە بارودۆخێکی وەهادا ئەوەی نابێت ڕوودەدات و کێ بەرپرسیارە جگە لە دەسەڵاتێکە گوێی خۆی داخستووە و ڕێگایەکی تریشی نەهێشتوێتەوە. ئەویش لەبیر نەکەین هەندێک لە بەرپرسان بە ئەندازێ ئەو جێگەیەی تیادا وەستاون لێهاتوویان نییە. بەڕێوەبەرێک کە لەسەر کورسیەک دادەنیشێت دەبێت جیلێکی گونجاو لەگەڵ ئەو پێگەیە جلێکی گونجاو واتە لەگەڵ ئەو پێگەیە لەبەرکات بەڵام لە ئێران ئەم گونجانە کەمتر دەبیندرێت و هەندێک لە بەرپرسان لە قەد و باڵای ئەو پێگەیەدانین. لە ئەنجامی ئەو بارودۆخەدا خوێندکاران دڵتەنگ ناومێت بێهیوا و دڵسارد دەبن. گروپێک ڕوودەکەنە خەمۆکی گۆشەگیری و دوورەپەرێزی گروپێکی دیکە ڕێگەی کۆچ دەگرنە بەر وە ژمارەیەکیش لەوانەیە کاردانەوەی تند نیشاندن لەوانەیە نەک لەو ساتەدا بەڵام دواتر دەڵێن هاتین قسە بکەین نەبوو ئێستاش دەبێت دەنگمان بە شێوەیەکی دیکە بگەینین. ئەم نەبوونی گوێیە مێژووی هەیە. ئەمە نیشان دەدات قەرار نییە گوێیەکان کار بکەن و هەر ئەم مەترسیە دەبێتە هۆی دوورکەوتنەوەی زیاتری کۆمەڵگا و ڕێگای تر بۆ گەیاندنی دەنگ دەگرێتە بەر.
کاک هەڵۆ لە نامەیەکدا دەنووسێ یەکێک لە دەرەنجامەکانی گۆڕانکاریە خێراکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا پاش ڕووداوی 7 ئۆکتۆبر لاوازبوونی هەمەلایەنەی نفوزی ناوچەی خامنەیی و سوپای پاسەران بوو کە بە جەنگی 12 ڕۆژە گەیشتە لووتکەی خۆی. پرسیار لێرەدایە سەرەڕای ئەم هەموو شکەستە چ لە ناوخۆ و چ لە جەرەوە هۆکارەکانی مانەوەی سیستەمی وەلایەتی چین؟ ئایا گرێمانەکان سەبارەت بە ڕووخانی زووی سیستەم وەک باسکرا ممکنە؟ بە بڕوای کاک هەڵۆ دوو هۆکاری سەرکوت و نەبوونی بەدێلێکی جێمەتمانەی زۆرینەی خەڵکی گرنگترین هۆکاری مانەوەی سیستەمەکەیە. یەکەم، ماشینی سەرکوت تاکە ئامڕازی ڕاگررتنی خامنەیی لەم چەندەیە دواییدایە کە هەمیشە کارایی پێویستی هەبووە. ماشینی سەرکوتی سپا بەسیج و چەندین دامەزراوەی ئەمنی و ئیتلاعاتی کە بە دڕندانەترین شێوە ڕوبەڕووی هەر جۆرە ڕاپەڕینێکی بچووک و گەورە بوونەتەوە. سەرەڕای ئەمە بەم دوایە شایدی کوشتنە حکوومەتیەکان و زیادبوونی بێوێنەی ئادامەکانین کە لەسەر بنەمای ترساندن و تۆقاندن هۆڵ دەدات کۆمەڵگای مەدەنی بخاتە حاڵەتی بێدەنگیەوە. ئامانج لە سەرکوتەکان پەخشکردنی تۆڤی نائۆمێدیە لە ناو زۆرینەی خەڵکی وڵاتدا. لە پاڵ سەرکوتی سەختدا دەبێت ئاماژە بە سەرکوتی نەرمیش بکەین کە لە ئەستۆی سەدا و سیما و مەجاحانی بیت دانراوە. دووهەم، نەبوونی بەدیلی جێمەتمانە نەبوونی بەدیلێکی جێمەتمانەیە. ئەزمونە مێژوویەکان نیشان دەدەن کە تەنها بەبوونی بەدیلێکی جێمەتمانەی کۆمەلگای مەدەنی قۆناغی ڕووخانی سیستەمە دیکتاتۆریەکان بە ئەنجام گەیشتووە. تەنانەت شۆڕشی 57ش بە قبولکردنی خراپترین بەدیل لەلایەن زۆرێک لە خەڵکی ئێرانەوە بەدی هات. شکستی هەموو ڕاپەڕینەکانی وڵات لە 47 ساڵی ڕابردوودا لە نێوانیاندا بزوستنەوەی ژینەش شایەتی ئەم ڕاستیەیە. لە ڕاستیدا یەکێک لە ئامانجە گرنگەکانی ماشینی سەرکوتی کۆماری ئیسلامی ڕێگریکردن بووە لە پێکهاتنی بەدیل لە بەرامبەر سیستەمی وەلایەتیدا کە خۆی بووەتە هۆکاری توندکردنی سەرکوت. زۆر سپاس لە کاک هەڵۆ. با منیش لەم بارەوە کورتە قسەیەک بکەم. ئەم دەسەڵاتە بۆ کورتماوە توانایی سەرکوتکردنی هەیە و هەڵ دەدات لە ئاستە جۆرەجۆرەکانی کۆمەلگادا پێش بە پێکهاتنی ڕێبەری و خۆڕێکخستن بگرێت. بەڵام لە درێژماوەدا ئەگەرچی بە تێکەڵیەک لە سەرکوت و ئیمتیازاتی سنووردار و پڕۆپاگەندە دەتوانێت بە شێوەیەکی کاتی هەر ناڕزایەتی و مانگرتنێک بە شێوەی لۆکاڵی و کورتماوە بێکاریگەر بکات، بەڵام لۆ ڕووەوە کە لەگەڵ کۆمەڵێک قەیرانی هاوکات وە چارە هەڵنەگر بەڕۆڕوە خاوەنی دەسەڵاتێکی لە ڕادەبەدەر لاواز و بێتوانایە. لە ئاستێکی تریشدا میلیتاریزەبوونی فەزای کۆمەڵایەتی و پەرەستاندنی ترس لە سەرکوتی نوتیژیانە، پەرەستاندنی ئادامەکان، سزای قورسی زیندانیکردن بۆ هەڵسوراوانی سیاسی و چالاکانی مەدەنی، پەرەستاندنی چاودێری ئەمنی و کۆنتڕۆڵی زانکۆکان، ناوەندەکانی کار و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەزینەی ناڕزایەتیەکانی بردووەتە سەرەوە. ئەگەرچی ئەم دۆخە هەندێک پاشەکشێ بەسەر خەڵکدا سەپاندووە، بەڵام تووڕەئی و بێزاری سیاسی هەروە لە ئارادایە و تەنها شێوازی دەربڕینەکەی گۆڕاوە. خەبات و خۆڕاگری ڕۆژانە، نافەرمانی چاکەکەسی و بە کۆمەڵ لە بوارەکانی وەک حیجاب، شێوازی ژیان، هۆنەر و ڕێگاکانی خۆدزینەوە لە یاساکانی سەرچاوی هەڵاواردن هەروە بەردەوامە. لە ناوەندەکانی کار و لە کارگەکاندا جۆرێک تۆڕ و ڕایەڵەی نافەرمی لە نێو هەڵسوڕاواندا بوونیان هەیە، بەڵام هێشتا نەبوونەتە ڕێکخراوێکی بەردەوام و ئاشکرا کە ئەمە ئەرکی گرنگی هەڵسوڕاوانی ناوخۆیە کە بۆ ئەمە بەستە تێبکۆشن. من هنوز زندم، هنو پیغمبر عشقم، هنو اداغ این کشور، شبا پلکه میره رو پلکم. من هنوز سرپام، هنوز یاغی و بی پروام، هنوز نرید نرباب، هنوز حق و تلخن حرفام. منو نمیکنه خاموش گنداب پلکن، نمیتونه بزنه کس افسار برپم. فروشی نیست فریاد مظلوم، قیمت نداره پناز قلم. منو نمیتونی خفه
نکنی گفته بودم مگه رحمی بوده که دیگه مرده تو من گفته این 2 سال صدامو کشتی تو حبس شدم گرفتی شعار و پورتر تو شهر من هنوز زندم هنوز بازی کنه رندم خواستید کورم کنید اما هنوز تیزن 2 تا چشمم میبینم با قلم میزنید قل تو خون سالم در نمیاد توتون ببینیم و جارش میزنیم و نقاب برمیداریم من روتون هنو خودمم هنو خود مردمم هنو از ترس میترسم از تونم پین کارگریام کف دست پرن هنوزم عاشق گل گندمم هنو برهنه پا منو خاک بازم هنوزم شاعر کف آسفالتم هنو سفت کمر ولی ژاپن نرم هنو تق توق بخوره باز داشتم من ولی جریان داره زندگی هنوز زنده است تومون اتحاد داریم جاری میشیم مثل رو هنوز جوشانن چشمه ها کوتاه شده پیتیلش داره تندتر میشه ارتاش بشنو داغ‌تر میشه ای صدا یعنی نزدیک شده انفجار ولی جریان داره زندگی هنوز زنده است تومون اتحاد داریم جاری میشیم مثل رو هنوز جوشانن چشمه ها کوتاه شده پیتیلش داره تندتر میشه ارتاش بشنو داغ‌تر میشه ای صدا یعنی نزدیک شده انفجار جوش خوردن همه استخونام جوهر قلم داره میشه روون قل میخورن کلمات تو سینم ما تشفشان زیر گلوم قلم تیز هنو قلم تیغ هنو قلم اسلحه هست که بستم تیغ رو جوری جر میده پرده ها میرن رو پشت برگه هاتونم دیدم با دیده درون پیله تو مغز میاد مغز پیله انقدر جوونه دادیم داره سرسبز میشه سر سوق حالیت میکنه که مقصد چیه بدتر بشی بعد برات بدتر میشه آره عقب سینم چاکتر آرومترم چون دیدم بازتر قول دادم به خودم که میرم تا تاش فنا من خودمم جیگردارترم جر میدیم آسفالتو این خیابونا مال من روحی کماندو ای بزرگ شده یه پادگان جراحای شر با عمل تیمی شوک میدیم بهش و نفس گیری شارگ خیابونا تو دستمونه و مغزش جلومونه وسط سینی گر میکنیم برا رانده بعدی وایسی جلومون که باخت قطعیه عقب نشین اینجا نداره معنی جرم حرف پینم خلاف بعدی گر میدیم آسفالتو این خیابونا مال من روحی کماندو ای بزرگ شده یه پادگان گر میدیم آسفالتو این خیابونا مال من این خیابونا مال من ما هنوز زنده ما هنوز زنده ما هنوز زنده هاوڕێیەکی ژان لە نووسراوەیەکدا باسی زەخت و گوشار لەسەر ژنان دەکات و نووسیویەتی لە بەرەبەیانی ڕۆژێکی سارد کاتێک هێشتا خۆر هەڵنەهات بوو ژنێکی تەمەن 35 ساڵ لە کاتژمێری 6دا هەڵدەستێت ناوی مریەمە یان لەوانەیە فاتمە بێت یان سارا یان بە نازناویەکەی واتە نازناوێکە بۆی دانراوە گرنگ نییە چونکە ئەو دەنگی هەزارانی ژنی دیکەیە کە هەر ڕۆژێک بە بێدەنگی دەژین خۆن دەبینن و بەهێمنی دەمرن بەڵام ئەمڕۆ ئەو بڕیاری داوە بێدەنگی بشکێنێت مریەم وەک هەزاران ژنی دیکە لە کوردستان ژیانی ڕۆژانە لە نێوان ئەرکە بێکۆتاییەکاندا بەسەر دەبات بەیانی لە کاتژمێری 6دا دەست پێ دەکات بە ئامادەکردنی نانی بەیانی بۆ خێزانێکی 7 کەسی منداڵەکانی بۆ قوتابخانە ئامادە دەکات کوڕەکانی دەڕۆن بۆ زانکۆ بەڵام کچەکەی لە تەمەنی 17 ساڵیدا لە قوتابخانە دەرهێنرا باوکی باوەڕی وایە کچان پێویستیان بە زۆر خوێندن نییە وا بزانم مەلایەکیش هەرزوو وتبووی شوو بکەن خوێندن لە ژن لە ژنیەتی دەخات لەو شەوەدا بە بێدەنگی گریام مریەم وایوت بەڵام کەس نەیبیست کاتێک هەموو کەس دەڕۆن ئەو بەتەنها دەمێنێتەوە لەگەڵ بیرکردنەوەکانی و ئەو کارانەی کە بەرامبەریدا هیچ کەس پێ نازانێت و هیچ موچێکی نییە کارەکانی ناوماڵ بەخێوکردنی منداڵان چاودێری بە تەمەنەکان ئەم هەموو کارەی بەشی ژنانە کە بەهاو ئەرزی نییە بەڵام ئەگەر ئەم کارانە نەکات خێزانەکە دەڕوخێت هەموو برسی دەبن ماڵ پیس دەبێت و نەخۆش دەکەون مریەم حەزی لێ بووە ببێتە مامۆستا بەڵام باوکی گوتی کچان بۆ ماڵ دروستکراوە نەک بۆ کار پاشان هاوسەری گوتی منداڵەکان پێویستیان بە تۆیە کۆمەڵگا گوتی ژن باشە لە ماڵ بمێنێتەوە مەلای گەڕاکیش گوتی ژنی بە حەیا بێپرسی هاوسەری ناچێتە دەرەوە کەس نەیپرسی مریەم پێویستی بە چی هەیە کەس نەیوت خەونەکانی چین کەس گوێ لێ نەگەر کاتێک هێواش قسەی کرد لەسەر ئازارەکانی پێیان دەوترێت بێدەنگ بن بەڵام کاتێک بێدەنگ دەبن دەڵێن وا دیارە ڕازین و بێدەنگی ژیانی ڕازی بوون ئێوە نییە
ئێوارەکان جیاوازن کاتێک هاوسەری دەگەڕێتەوە هەموو شتێک دەبێت بە پێ خواستیەوە بێت خواردن ئامادە ماڵ پاک منداڵان بێدەنگ ئەگەر شتێک بەدڵی نەبێت مریەم بەرپرسیارە کاتێک هاوسەرەکەی تون دەبێت راوسەکان دەبیستن بەڵام دەرگاکان دادەخەن دەبێت تەحەمۆڵ بکات ئەگەر بەرهەڵستی بێ دەبێتە ژنی شەڕانی ئەگەریش بێدەنگ بێت دەبێتە ژنێکی بێدەسەڵات چارەنووسی مریەم چارەنووسی تەنها ئەو نییە لە پێشینەی توندوتیژی خێزانی هاوسەرگیری بە زۆر هەمیشە ترس لە هێنانی ژنی دووهەم بۆ پیاوەکەی نەبوونی پشتیوانی دەرونی هەزاران ژن لە کوردستان بە بێدەنگی ئازار دەچێژن ئامارەکان دڵتەزێنن هەرچەندە راپۆرتکردنی فەرمی کەمە بەهۆی تابووە کۆمەڵایەتیەکان بەڵام راپۆرتەکانی ڕێکخراوەکان ئاماژە بە زیادبوونێکی ڕێژەی خۆرکوشتن لە نێو ژنان دەکەن و نیگەرانکەرن هەر ژنێک کە دەمرێت چیرۆکێکی نەگوتراوی بە ئازار پشتگوێخراو بە بێدەنگی لەگەڵ خۆیدا دەبات هەفتەی ڕابردوو ژنێکی دیکە ئاگری لە جەستەی خۆی بەردا کۆمەلگا وتی حرامە بەڵام کەسێک نەیوت بە ئازارەوە مرد کەسێک نەیپرسی بۆچی هیچ کەسێک گوێ لێ نەگرت مریەم کاتێکم هەواڵی بیست ئەم نامەیە نووسی ئەو نەیتوانی زیاتر بەرگە بگرێت دەڵێت نە لە توندوتیژی نە لە بێدەنگی نە لە ئەوەی کە هیچ کەس گوێ لێ نەگرت دەڵێ ئێوە بێزارن لە ئامارەکان بەڵام ئێمە بێزارین لە ئازارەکان ژنانی کوردستان داوای زۆر ناکەن ئەوان تەنها دەیانەوێت دەنگیان گوێ لێ بگیردرێت بێ ئەوەی قسەیان ببڕن دەیانەوێت خەونەکانیان ڕێزی لێ بگیرێت بەبێ ئەوەی بیان پێکن دەیانەوەی ئازارەکانیان باوەڕ پێ بکرێت بەبێ ئەوەی سەرزەنشتیان بکەن دەیانەوێت هەڵبژاردنیان هەبێت لەسەر ژیانی خۆیان دەیانەوێت کەمتر نەبن لە براکانیان لە هاوسەرەکانیان لە کوڕەکانیان لە پیاوانی دراوسێ مریەم کۆتایی نامەکەی بەم شێوەیە بوو ئەم نامەیە لەوانەیە کۆتا هەوڵێکم بێت بۆ قسەکردنیان لەوانەیە دەستپێکێک بێت ئەمە بەندە بە ئێوەوە ئەو ڕاست دەکات ئێمە وەک کۆمەڵگایەک هەڵبژاردنێکمان لە پێشدایە دەتوانین بەردەوام بین بە پشتگوێخستنی دەنگی ژنان یان دەتوانین گوێ بگرین و هەنگاو بنین کاتێک ژنێک بێدەنگ دەکرێت کۆمەڵگایەک بەشێک لە گیانی خۆی لەدەستدات کاتێک ژنێک دەمرێت بەهۆی بێدەنگی و پشتگوێخستنەوە ئێمە هەمومان بەرپرسیارین ئایا ئێمە ئامادەین گوێ بگرین یان هەر بێدەنگینمان هەڵبژاردووە Bye.
کاک بەهرۆز نامەیەکی بۆمان ناردووە و داوایشی لێمان کردووەکە لەسەر هاوکاری هێزە چەپەکان لە کوردستان قسەیەک بکەین. بە بڕوای کاک بەهرۆز ئەمە بۆشایەکی بەرچاوە کە دەبێت چارەسەر بکرێت. زۆر سپاس لە کاک بەهرۆز. پێویستە بڵین بە بڕوای ئێمەیش هاوکاری هێزی چەپ پێویستێکی مێژوویە، ینی هەڵبژاردنێکی کاتی و سنووردار نییە، بەڵکو پێویستێکی مێژووی کۆمەڵایەتی و چیناتیە. هۆکارەکانی ئەم پێویستیە دەتوانین بەم شێوەیە کورت بکەینەوە. یەکەمیان بێڕێکخراوەیەکی سیاسی چەپی بەهێز، چینی کرێکار و هێزە کۆمەڵایەتیەکانی دیکە ناتوانن خەباتیان بەرەو ئاستی سەراسەری بەرز بکەنەوە، چالاکی جیاواز بکەن بە بزوتنەوەیەکی گشتگیر. دووهەم، لە نەبوونی چەپی یەکگرتوودا حکوومەتی ئیسلامی و ڕاستڕەوی کۆنەپەرست لە ئاینیەکان و پاشایەتی خوازان و نەتەوە پەرستە تۆندڕەوەکان و نەئۆلیبراڵەکانەوە مەیدانی سیاسەت داگیر دەکەن. سێهەم، پێویستی پێشکەشکردنی بەدیلێکە لە بەرامبەر سیستەمی ئێستای سەرمایەداری، بەدیلێکە کۆمەڵگای ئەمڕۆ ئێران و جیهان زیاتر لە هەر کاتێک پێویستی پێەتی، ئەویش بە بەدیلی سۆسیالیستی و ڕزگاربوون لە سەرمایەداریە. بەدیلێکە ئازادی، دادپەروەری، یەکسانی، جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت، پەروەردە و تەندروستی بە خۆڕایی و گشتگیر، بەشداری کۆمەڵایەتی هەمیشەیی و ڕاستەقینەی هەموو هاوڵاتیان لە دیاریکردنی چارەنووسی خۆیاندا پێکەوە مەترح بکات و خەڵک لە هەموو ئاسەکانی کۆمەڵایەتی و ئابووری و مرۆیی بە یەکسانی بەهرەمەند بکات. ڕێگری لە دیکتاتۆری و بەکارهێنانی کەمایەتیەکانی خۆسەپێنەر و دەسەڵاتیان بەسەر ئابووری و مێدیا و پەروەردە و تەندروستیدا بگرێت. لەم بارودۆخەدا ئێمە بەرپرسیارەتێکی مێژوویمان لە بەرامبەر خەڵکدا هەیە. دەبێت دان بەوەدا بنین کە چەپی بەبێ یەکگرتن ناتوانێت ڕۆڵێکی شایستە لە جەهاتووی ئێراندا بگێڕێت. ڕۆڵێکە مێژوو و خەڵک چاوەڕێ لە ئێمە دەکەن، ئەوە یەکە وەڵامی بانگەوازی مێژوو بدەینەوە. یەکگرتنی گەورەی هێزەکانی چەپ پێویستێکی حتمیە بۆ بەهێزکردنی بزوستنەوە کۆمەڵایەتیە پێشکەوتووەکان. ئەم یەکگرتنە دەبێت بە قبولکردنی فرەڕەنگی و پاراستنی جیاوازیەکان بێت، واتە ڕێخستنی هاوبەش لە دەرەوەی ئامانجە هاوبەشەکان. ئامانجە بنەڕەتیەکان چەترێکی یەکگرتووی چەپ دەتوانێت ئەمانە بێت: ڕووخاندنی کۆماری ئیسلامی، بەرەنگاربوونەوەی ئەمپریالیزم و جەنگ و داگیرکاری، دانپێدانان بە مافی چارەی خۆنووسینی گەلان، دیفاع لە ئازادیە سیاسیە بێمەرجەکان، ڕێخستنی چینی کرێکار و بزوستنەوە کۆمەڵایەتیەکان بۆ دوورکەوتنەوە لە تەڵەی گوفتوگو بێکۆتاییەکانی ژوورە ئینتەرنەتیەکان، پێویستە ئەم یەکگرتنە لە مەیدانی خەباتی ڕاستەقینەوە سەر هەڵدات. لە هەمان کاتدا بۆ نیشاندانی هێزی کۆمەڵایەتی دەبێت سەرنج بخەینە سەر تۆڕە ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان وەک کومیتەکانی دیفاع لە زیندانیە سیاسیەکان، کەمپەینەکانی دژ بە ئیعدام، ئەنجومەن و کۆمیتە و دامەزراوە سنفی و مەدەنی و ئەوان بکەینە بنەمای ڕاستەقینەی ئەم یەکگرتنانە. لە لایەکی دیکەشەوە دەبێت قبول بکەین کە ڕێبەری ڕاستەقینەی خەبات لە ناوخۆی ئێران لە ناوخۆی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان شکڵ دەگرێت لە مانگرتن و ناڕزایەتی و زیندان و گەڕەکەکان و شەڕی ڕۆژانەی خەڵک دژ بە ڕژیمی ئیسلامی. هێز و ڕێکخراوە چەپ کە لە تاراوگە یان کۆچی سیاسیدان تەنها لە خاکی خۆیان دوور نەکۆتونەتەوە، بەڵکو لە بارودۆخێکدان کە دەتوانن بەبێ کۆسپی سانسۆڕ و سەرکۆت لە پشتیوانی و پاڵپشتی خەباتی چینایەتی و ئازادی خوازانەی خەڵکی ئێران و لە پەیوەندی لەگەڵ بزوستنەوە پێشکەوتوەکانی جیهان ڕۆڵ بگێڕن. هیچ بزوستنەوەیەکی شۆڕژگەرانە و پێشکەوت و کرێکاری بەبێ پشتیوانی جیهانی ناتوانێت ببێتە هێزێکی یەکلاکەرەوە. هێزەکانی چەپ لە دەرەوەی وڵات دەبێت بە چالاکی لە پەیوەندی و هاوڕێتیدا بن لەگەڵ یەکێتیە کرێکاریەکان، فێدراسیۆنە نێودەوڵەتیە کرێکاریەکان، دامەزراوە جیهانیەکانی دژە سەرکۆت، ڕێکخراوەکانی پێشکەوتووی چەپ و پشتیوانیان بەدەست بهێنن بۆ بزوستنەوەی کرێکاران، مامۆستایان، خانەنشینان، پەرستاران، کرێکارانی پرۆژەی و بەشەکانی دیکەی چینی کرێکاری لە ئێران. مەرجی هەگێڕانی ڕۆڵی مێژووی چەپ تەنها لە ڕێگەی یەکگرتن و هاوکاری کردەیەوە ممکنە. ئەمە کاتێک ئێمە واتە کاتێک دەتوانین کۆتایی با پرش و بڵاوی هێزی چەپ بهێنین کە هاوکاریە کردەیەکان دەست پێ بکەین، تۆڕە هاوبەشەکان دروست بکەین، کاری هاوبەش بکەینە جێگرەوەی ڕەکابەریە بێحاصڵەکان. لەم پەیوەندیەدا پێویستە چەپ خۆی بۆ دوورنەمایەکی ڕوون ڕێک بخات، یەک بگرێت و پەیوەندی ڕاستەقینە لەگەڵ خەڵک دروست بکات. ئەو کات دەتوانێت هێزێکی کاریگەر و یەکلاکەرەوە بێت لە داهاتووی ئێراندا. چەپ میراتگەری ئارمانەکانی ئازادی، یەکسانی و سۆسیالیزمە، ئارمانگەلێک کە خەڵکی ئێران زیاتر لە هەر کاتێکی دیکە پێویستیان پێەتی.
بارودۆخی ئێستا ئێران ئەگەر لەگەڵ قێران لە هەموو بوارەکان بەرەوڕوویە، بەڵام پڕ لە دەرفەتە، دەرفەتی ڕزگاری، دەرفەتی گۆڕانکاری و دەرفەتی دروستکردنی بەلیلێکی پێشڕە و ئینسانی. ئەم دەرفەتە تەنها بە پشتیوانی هێزەکانی چەپ، ڕێخستنی چینایەتی و پەیوەندی لەگەڵ خەڵک دێتە دی. یاگرتنی چەپ پێویستیەکی بەپەلە و مێژوویە، پێویستیەکە جاهاتوێران پێوە گرێدراوە. بتيري برنتيجتي يقرت إلا بيبي أتاهب الزيادة يقرت إلا بيبي أتاهب الزيادة وتفرق الدكوشي سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي يقرتو إلا بيبي أتاهز الزيادر بي يقرتو إلا بيبي أتاهز الزيادر بي وشار بتاو هلينا في رزقاري ببينا وشار بتاو هلينا في رزقاري ببينا يقيتو إلا بيبي أتاهب الزيادة يقيتو إلا بيبي أتاهب الزيادة توش محتاجي لشكيرك بنزور قورة جروجر كينم دورة لشكيرك بنزور قورة جروجر كينم دورة يقلتو إلا بيبي أداهي بالزيادة يقلتو إلا بيبي أداهي بالزيادة هاوڕێ پشکۆ لە پەیامێکدا نووسیویەتی هاوڕێیانی بەرنامەی ئێمە بینەران سڵاو ماندوو نەبن سەرچاوم. چەند پرسیارم هەیە کە داوام ئەوەیە لە بەرنامەکەتان بڵاوی بکەنەوە. بەسەر چاهتمن بڵاو یەکەینەوە کاک پشکۆ. کاک پشکۆ وتویەتی زۆر جار دەوترێ بەبێ سەرمایە کۆمەڵگات دەخەوێت، یان دەوترێت سەرمایەدار داهێنەرە و نانی داهێنانی خۆی دەخوات، یان سەرمایە کار ئافرینە یان کرێکار ئازادە و قەراردادی لەگەڵ سەرمایەدا ئازادە. دەتوانن لەم بارەوە تۆزەحاتێک بدەن کە چەند ئەم قسانە ڕاستن. کاک پشکۆ، دیارە لەم بارەوە قسە زۆرە و لە ئەدەبیاتی کرێکاریدا وەڵامی ئەم پرسیارانە بە تێر و تەسەلی دراوەتەوە. ئێمە بە کورتی لەسەر هەر بابەتێکە و هەر پرسیارێکەوە کردوسانە وەڵامێک ئەدەینەوە. با لە پێشدا قسە لەوە بکەین کام ئایا
بەڕاستی بەبێ سەرمایەداری نەک سەرمایە چۆن ئەم دوو چەمکە فەرقیان هەیە کۆمەڵگا دەڕوخێ. ئەو کەسانە کەوا دەڵێن بە لەحنێک ئەم باسە دەکەن وەک ئەوەی حکمێکی ڕاضی ڕابگەنن نەک درۆیەکی گەورەی مێژووی. ئەم ڕستەیە ئەوەندە لە کتێبەکانی ئابووری بۆرژوازیدا دووبارە کراوەتەوە کە زۆر کەس بە بەدیهی دەیزانن، بەڵام بەدیهیبوونی هەر دەستەواژەیەک ڕاستیە و دەستەواژەیە ناگەێنێ. بابزانی سەرمایە چییە؟ ئەگەر بەرچەسب و هەیبەتی حیسابە بانکیەکان و پیرۆزی درۆینی مالکیت لابەرین، سەرمایە نەک بوونەوەرێکی زیندووە و نە هێزێکی داهێنەرە. سەرمایە شتێک نییە جگە لە کاری کۆکراوی مرۆڤەکانی پێشوو، ئامێریکار، مەکینە، کەرەستەی سەرەتایی، بینە، تەکنەلۆژیا و تەنانەت گەشەی پیشەسازی هەموو بەرهەمی کاری مرۆڤن لە ڕابردووە تا بوو ئەمڕۆ. سەرمایە ئەگەر بەبێ کەرێکار بمێنێتەوە ڕێک وەک تەرمێک بێ ئێرەدە بێتوانایی بەرهەمهێنان کرێکارە کاری زیندووە کاتەوە و خۆڵقێنەری سەرمایەیە دروستی دەکات، دەیسوڕێنێت، ڕێکی دەخات، کرێکار کە بیر دەکاتەوە مەکینە دەخاتە کار و لە ناخی مادەی بێگیان بەهای تازە دەردەهێنێت. بەبێ کاری زیندوو سەرمایە تەنها شتێکە، کۆگایەک لە ئاسن و بتون و کاغەز و ژمارە. بەها کاتێک لەم شتانە دەگاتە بەرهەم کە ئینسانی کرێکار هێز، کات، لێهاتووی و توانایی خۆی تیادا سەرف دەکات. بۆ تێگەیشتن لەم ڕاستیە تەنها تاقیکردنەوەیەکی سادە پێویستە. ئەگەر سبەینێ هەموو کرێکارەکانی جیهان مانگرتن بکەن هەموو شتێک دەوەستێت. کارگە، کۆمپانیا، گواستنەوە، نەخۆشخانە، کارە بە بەرهەمهێنانی خۆراک، تەنانەت سوڕانی سادەی ژیانی ڕۆژانەش. بەڵام ئەگەر سبەینێ هەموو سەرمایەدارانی جیهان، هەموو خاوەن کارگەکان، خاوەن پیشەکان، خاوەن بانکەکان و خاوەن پلاتفۆرمە گەورەکان بڕیار بدەن مانگێک بچنە پشوو، تەنها شتێکە ڕوودەدات ئارامی زیاترە بۆ کرێکاران. بەرهەمهێنان بەردەوام دەبێت، ژیان درێژێ دەبێت، کۆمەڵگا کاری خۆیەکات. لە ڕاستیدا سەرمایەدار خاوەنی کاری کۆکراوەی کەسانی ترە کە بە دەوڵەت و بە فەرهەنگی تایبەتی خۆی دەیپارێزێ، بەڵام کرێکار خاوەنی توانە و داهێنان و هێزی کاری زیندوی خۆیەتی. هێزی کارە کە بەرهەمهێنان دروست دەکات، نەک سەرمایە. سەرمایە تەنها کاتێک مانای هەیە کە کرێکار بیخاتە کار. سەرمایە بەبێ کرێکار تەنانەت ساتێکیش ناتوانێت بەها دروست بکات. لە کۆتاییدا ڕاستیەکە ئەوەیە کە کۆمەڵگا بەبێ کرێکار دەخەوێت، بەڵام کۆمەڵگا بەبێ سەرمایەدار تازە بەخەبەر دێت. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە هاوڕێ عەبدوڵڵا شاڵچی ناسرا بە عەبەتاران کادری لە مێژوونە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشووی حزبی کۆمۆنیستی ئێران لە ڕۆژی 23 مانگی دەسەمبری 2025 لە وڵاتی سوئێد ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ عەبدوڵڵا لەدایکبووی شاری تاران لە ساڵی 1330 هەتاوی و هەڵسوڕاوێکی ناسراوی چەپ و کۆمۆنیست بوو. هەر لە سەرەتای تازەلاویەتیەوە لە ساڵەکانی 1340 هەتاویدا ڕووی لە چالاکی سیاسی دژی دەسەڵاتی پاشایەتی کرد و ئاوات و ئارەزوەکانی خۆی بۆ ژیانێکی باشتر لە ڕێبازی سۆسیالیسمدا دیتەوە. ڕێبازێکە ئەو کاتە بەشێکی زۆر لە لاوان و خوێندکارانی زانکۆکانی ئێرانی بەرەو خۆی ڕاکێشا بوو. بەهۆی چالاکی پەیگیر و بەردەوامیەوە هاوڕێ عەبەتاران لەلایەن ساواکەوە وەک کەسایەتێکی مەترسیدار بۆ دەسەڵاتی حاکم ناسێنرا. هەر بۆیە دەست بەجێ دەست بەسەرکرا، بۆ چەندین جار خرایە بەندیخانە و کەوتە ژێر قورسترین ئەشکەنجە و ئازارەوە. ئەگەرچی لە ئەنجامی ئەشکەنجە دڕندەکاندا لاقی ڕاستی تا ئاستی بڕینەوە شێوێنرا و ئەندامەکانی تری لەشی هەڵگری برینی ساڕێژ نەکراو بوون، بەڵام جەلادانی ڕژیمیشان نەیانتوانی ورە و باوەڕی بەرزی هاوڕێ عەبدوڵڵا بڕووخێن و پاشگەزی بکەنەوە لە خەبات بۆ ڕزگاری و گەیشتن بە ژیانێکی شیاوی ئینسانی. هاوڕێ عەبدوڵڵا لە بەندیخانەدا وەک کەسایەتێکی خۆشەویست و جێگای متمانێ لای بەندکراوانی سیاسی تر ناسرا و وەرەبەخش بوو.
لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ساڵی 1970 لە ئێران هاوڕێ عەبدوڵڵا دەستبەجێ پەیوەست بوو بە ڕیزی شۆڕشەوە و وەک چالاکێکی دیاری و سەردەما ناسراو بوو. هەر لە ساڵی 1970 واتە 1357 هەتاوی بەهۆی ئاشنابوون لەگەڵ ڕێبەرانی ئەو کاتی کۆمەڵا چ لەبەر زیندان و چ دوای زیندان لەوانە کاک فوئادی مستەفا سوڵتانی تێکەڵاوی کۆمەڵە بوو، ماوەیەک ئەندامی کۆمیتەی تارانی کۆمەڵە بوو. لە ساڵی 1360 بەهۆی هێرشی بەربەڵاوی کۆماری ئیسلامی بۆ سەر هێزە سیاسیەکان ڕووی لە کوردستان کرد و پەیوەست بوو بە ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە و بوو بە یەکێک لە کادرە هەرە تێکۆشەرەکانی کۆمەڵە. زۆری نەخایاند کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا هاوڕێ عەبدوڵڵا بوو بە سیمایکی خۆشەویست و ناسرا و جێگەی متمانە، بە ڕووخۆشی و بڕوا بەخۆبوون و بێڕاڕابوون لەسەر باوەڕ بە خەباتی چینایەتی و ئاسۆی سۆسیالیزم بەرەو پیری دژواریەکانی خەباتەوە دەچوو، هیوای دوا ڕۆژی سەرکەوتن لای هاوسەنگەران و جەماوەری خەڵکی بەهێز دەکرد. لە ماوەی چالاکیەکانیدا لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا هاوڕێ عەبەتاران گەلێک بەرپرسیارەتی و ئەرکی لە ئەستۆ بوو کە بەو پەڕی دڵسۆزیەوە سەرەنجەمیانی ڕاپەڕاند و بە ئەنجامی دەگەیاندن. دوای ڕووخانی دەسەڵاتی پاشایەتی لە ساڵی 1970 کوردستان بوو بە سەنگەرێکی گرنگی شۆڕش و ڕیزەکانی کۆمەڵە، بوو بە سەنگەری هەزاران چالاک و هەڵسوڕاوی چەپ و کۆمۆنیست لە هەموو ئێران کە هاوڕێ عەبەتاران یەکێک لەوان بوو. لە خۆبردووی و دڵسۆزی ئەم نەسڵە لە خەباتکارانی چەپ و کۆمۆنیست کاریگەریەکی حاشا هەڵنەگری هەبوو لە پێشخستنی خەباتی ڕادیکاڵ و پێشکەوتنخوازانەی دژی کۆماری ئیسلامی. کاریگەریە کە سەرمایە بە نرخەکەی لە تێکۆشان و خەباتی ئێستای خەباتکارانی کوردستان و هەموو ئێراندا دەبیندرێت. ئەم تێکۆشەرە ئەنترناسیۆنالیستانە کە کوردستان و کۆمەڵایان وەک سەنگەری خەباتی خۆیان هەڵبژاردبوو، سەرچاوێکی گرنگی ئەو ڕادیکالیزمە بوون کە دواتر هەموو ئێران و بە تایبەتی کوردستانی داگرت و سۆسیالیسمی کرد بە دروشم و ڕێبازێکی جەماوەری و هەزاران چالاکی لەم ڕێگەیەدا پەروەردەکرد. جێگەی ئاماژەیەکە دوو برای هاوڕێ عەبەتاران واتە هاوڕێیان بەهرۆز و محەممەد دواتر پەیوەست بوون بە ڕیزەکانی کۆمەڵە و ئەوانیش ساڵانێکی زۆر لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا خەباتیان کرد. بەداخەوە هاوڕێ بەهروز لە ساڵی 1365 کۆتایی بە ژیانی خۆی هێنا و هاوڕێ محەممەدیش بەهۆی نەخۆشی شێرپەنجە لە وڵاتی کەنەدا ینی لەدەستا. ئێمە لەلایەن سەرجەمی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە ئەو پەڕی ڕێز و پێزانینی خۆمان بۆ خەبەتی دەرەخشاوەی هاوڕێ عەبەتاران دەردەبڕین و بەڕێزەوە دەڕوانینە ئەو زەحمەتانەیە کە بۆ ڕزگاری لە کتوبەندی چۆسانەوەی دوو ڕژیمی پاشایەتی و ئیسلامی و سیستەمی سەرمایەداری کێشە. دەتوانین بە دڵنیاییەوە بڵین ئەزمموی خەباتی هاوڕێ عەبەتاران و ئەو سۆسیالیستانەی تر کە لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا ژیانیان بۆ ڕزگاری لە چۆسانەوە تەرخان کرد، ڕێنوێن و وەرەبەخشی ئێستا و دوا ڕۆژن. بەرز و بەڕێز بێت یاد و بیرەوەریەکانی هاوڕێ عەبدوڵڵا شاڵچی ناسراو بە عەبەتاران. زۆر بەجاخەوە ئاگادارکرایانی کاک ڕەشید سوبحانی باوکی هاوڕێیان ناسر و مەسعود سوبحانی کادر و ئەندامانی کۆمەڵە کۆشی دوای کردووە. کاک ڕەشید لەدایکبووی 1370 هەتاوی لە بنەماڵێکی زەحمەتکێش لە گوندی کێلەکە و لەدایک بوو. دۆرانی منداڵی لەو گوندە بەسەر برد و دواتر بەهۆی ئەوەی کە بنەماڵەکەیان ملکەچی زۆڵم و زۆری ئاغا و خانەکانی ئەو مەنتەقە نەبوون، بەناچار شوێنی نیشتەجێبوونی خۆیان بەجێهێشت و چوونە گوندی مرەوەر سەر بە ناوچەی سەراو. دوای چەند ساڵێک ژیان بەسەربردن لەو گوندە و دوای هاوسەرگیری ڕووی لە شار کرد و لە شاری دیواندەرە نیشتەجێ بوو. کاک ڕەشید تەواوی ژیانی بەڕەنج و زەحمەت بۆ بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی تێکۆشە. یەکێک لە ئەوەڵین میوەفرۆشەکانی ئەو شارە بوو و خەڵکێکی زۆر لە گوندەکانی ئەو ناوچە ڕۆژانە سەردانیان ئەکرد و کاک ڕەشید بە پێ توانایی خۆی یارمەتی زۆر خەڵکی هەژار و فەقیری ئەو مەنتەقەیەدا. دواتر کە هاوڕێ ناسری کوڕی گەورەی کاک ڕەشید بۆ بە پێشمەرگەی کۆمەڵە و لە خەباتی حەقوازانەی گەلی کورد دژ بە حکوومەتی ژینایەتکاری ئیسلامیدا بەشداری کرد، ڕوو بەڕووی زۆر ئەزیەت و ئازار و ئەشکەنجەی تاریک پەرستانی ئەو حکوومەتە جینایەتکارە بوو.
بەڵام هیچ لەم کردەوانە نەیتوانی چۆکی پێدا بدات و تا ئاخرین ساتەکانی ژیانی شەرافەتمەندانە و بە ئەو پەڕی سەداقەت و ڕاستگۆیەوە ژیانی بەسەر برد و بوو بە جێگەی متمانەی خەڵکی ئەو ناوچە و کەسایەتێکی خۆشناوی ئەو شارە. ئێمە لە ڕێگای ئەم بەرنامەوە و لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی کاک ڕەشید بە تایبەتی هاوڕێیان ناسر و مەسعود و هەموو خزم و دۆستان و خەڵکی شاری دیواندەرە. یادی کاک ڕەشید بەرز و پیرۆز بێت. گیان بەختکردنی لایەنگر و هەوادارێکی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران. زۆر بەجاخەوە ئاگادارکرایانی ڕۆژی یەکشەماسی سەرماوەزی 1404 هەساوی لایەنگر و هەوادارێکی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بە ناوی مەحموود باوەڕ خەڵکی گوندی شانشینی بەرپلەی سەراڵ بەهۆی نەخۆشیەوە گیانی بەخت کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کاک مەحموود لەدایکبووی ساڵی 1312 هەتاویە و لە درێژای تەمەنیدا چەندین جار بەهۆی چالاکیە مافخوازەکانی لە کوردستان لەلایەن هێزە جنایەتکارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئەنجکەنجە و ئازار و تەنانەت حکمی زیندانیشی بەسەردا سەپێنراوە. بەپێی هەواڵەکانیش کە پێمان گەیشتووە تەرمی ئەو خۆشەویستە سەرەڕای نیشەجێبوونیان لە شاری مەریوان بە بەشداری بەرینی خەڵکی ئازادی خواز دۆستان و هاوڕێیان لە گوندی شانشینی بەرپلەی ساراڵ سەر بە شاری دیواندەرە ئەسپەر دەکراوە و پەیوەست بە کاروانی ڕێبوارانی ڕێگەی ئازادی بووە. ئێمەش لە ڕێگای ئەم بەرنامەیەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەم بنەماڵە و خزم و دۆستانی دەکەین یادی ئازیزی بەرز و پیرۆز بێت. بەڵێ عزیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوێ هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان باسکەن. جارێکی تر سپاس و ماڵەوە.